لە نێو ئەو ئەکتەرانەی فیلمدا کە لە ساڵی 2020 گیانیان لەدەستداوە یەکێکیان شان کانێری ئەکتەری سکۆتلەندی بوو کە لە تەمەنی 90 ساڵەییدا کۆچی دوایی کرد. ئەکتەرێکی ئەفسانەی و کاریزماتی کە بەهۆی نمایشکردنی وەک کارکتەری جیمز بۆند ناوبانگی جیهانی دەرکرد. چادوێک بۆسمان یەکێکی تر لەو ئەستێرانەیە کە لە تەمەنی 43 ساڵەییدا کۆچی دوایی کرد. ئەکتەرێکە زیاتر بەهۆی ڕۆڵەکەیەوە لە فیلمی پەڵەنگی ڕەشدا ناوی دەرکرد. هەروەها لیستەکە ناوی عیرفان خان ئەکتەری بەناوبانگی هیندوستانی لەخۆ دەگرێت. ئۆلیڤیا دی هافێڵن براوەی 2 جار خەڵاتی ئۆسکار و ئەستێرەی فیلمی بەباڕۆیشت و یەکێکی تر لەو ئەستێرانە بوو کە لە تەمەنی 4 ساڵەییدا گیانی لەدەستا. ئەو لەبارەی فیلمی بەباڕۆیشت و گوتی بووی کە دڵخۆشترین و جوانترین ئەزموونی کاری ژیانی بووە. لە دنیای موسیقاشدا لیتل ریچارد و بیل ویدرز کۆچی دواییان کرد، 2 ئەستێرەی دنیای موسیقا کە ناویان لە هۆڵی کەسە ناودارەکانی ڕاگ ئەند ڕۆڵ لە ویلایەتی ئۆهایۆ تۆمار کراوە. هەروەها براوەکانی خەڵاتی گرەمی جۆن پراین و کێنی ڕاجێرز لەو کەسانە بوون کە ئەم ساڵ کۆچی دواییان کرد. ڕاجێرز ئەو شانۆکارەی کە زیاتر حەزی لێبوو وە گۆرانی بێژێکی شێوازی کانتری دەرکەوێ. من پێم وایە شێوازی مۆسیقای کانتری مۆسیقای ریتم ئەند بلوزە بۆ سپیەکان ئەو جێگایەی ئازاری لێیە. مانۆ دەبنگۆ موسیقا ژەنی خەڵکی کامێرونیش کە ڕیتمەکانی ئەفریقای تێکەڵ بە شێوازی موسیقای فەنگ دەکرد لە تەمەنی 86 ساڵەییدا ئەم ساڵ کۆچی دوایی کرد. ژەن یارێکی ساکسفۆن کەوە کەسایەتیەکی پڕ لە ژیان ناسراو بوو. پێکەنینە سیمفۆنیاکەی مانۆ دیبانگۆ ئەو ڕستەیەکی بەبێ پێکەنین لەزار نایەتە دەر. ئەو پیاوێک بوو لە تەمەنی خۆیدا گەنجیەکی نەگۆری هەبوو، دایمە کەسێکی پۆزتیڤ بوو. مردنی لە ناکاوی ئەستێرەی یاری بەسکتباڵ کۆبی براینت و کچە 13 ساڵانەکەی لە تێکشکانی هەڵیکۆپتەرێکدا جیهانی لە ساڵی 2020 تووشی شۆک کردو بوو بە جێگای داخ و پەژارەی زۆر کەس. لە دەستچوونێکی دڵتەزێنی دیکە کۆچی دوایی دیێگۆ ئارماندۆ مارەدۆنا ئەفسانەی تۆپی پێی ئەرژەنتین بوو کە بە جەڵتەی دڵگیانی لەدەستدا. ئەم قژل لە تیژ و بێباکە کە تاقانە و خۆشەویست و بلیمەتە بۆیە ناوی کوڕە زێرینەکەی لەسەردانراوە چونکە ئەو باشترین ئێڵپایپێکە کە لەدایک بووە. کێنزۆ تەکەداش دیزاینەری ژاپۆنی مۆدەی فەرانکۆ لە ساڵی 2020 کۆچی دوایی کرد. 3 سەرۆک کۆماری پێشوو هەروەها لە ساڵی 2020 گیانیان لەدەستا. سەرۆکی پێشووی کۆماری گانا جێری ڕاولینگز و سەرۆکی پێشووی وڵاتی ماڵی ئامادۆ تۆمانی تۆرە و دواهەمینیشیان سەرۆکی پێشووی فەرەنسا واڵری ژیسکار دیستین بووە. کەسایەتی ناوداری دیکە ڕۆسپەیدر گێنسبرگ فێمینیست و سەرۆکی دادگای باڵای ئەمریکا بوو کە لە تەمەنی 87 ساڵەییدا کۆچی دوایی کرد. جان لوئیسیش کە پێشەنگێکی بزوتنەوەی مافی مەدەنی لە ئەمریکا بووە لە ساڵی 2020 کۆچی دوایی کرد. دوای زیاتر لە 3 دەیە خزمەتکردنی لە ئەنجومەنی نوێنەراندا. هەندێک پێشکەوتنمان هەبوو و هەنگاومان ناوە، بەڵام هێشتا زۆرمان ماوە ڕێگاکە ببڕین. هێشتا ڕێگامان زۆرە کە نەڕۆیشتوین. جۆرج فلۆیدی ژەو پیاوە ڕەشپێستەی کە مرنەکەی لە ژێردەستی پۆلیستا بوو بەهۆی سەرهەڵدانی خۆپیشاندانی سەرانسەری دژی نابەرابەری ڕێگەزی یەکێکی دیکە بوو لەو کەسانەی ئەم ساڵ کۆچی دواییان کرد. بەڵام ساڵی 2020 هەروەها بەهۆی پەتای کۆڤید-19ەوە قەت لەبیر ناکرێت. پەتایەک کە تاوەکو ئیستا زیاتر لە 68 ملیۆن کەسی لەسەر ئاستی گیان تووشی نەخۆشی کردووە و زیاتر لە 1.5 ملیۆن خەڵکیش بەم هۆیەوە گیانیان لەدەستاوە.